هەڵا عزیزان سڵای خۆی گەورتان لەبێ لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە لەگەڵ بەڕێز دکتۆر لەهۆن قادر دکتۆرا لە زمانی کوردی قسەیەکەین لەسەر زمان وەک بابەتێکی کللتوری و چۆنەتی پاراستنی. کاکتۆر سڵای خۆت لەبێ و زۆر بەخێر بێت. زۆر بەخێر خوشحاڵین لێرەی ئەمەوێ سەرتا لەوە دەست پێ بکەین زمان چییە؟ ئایا بچێ وترێ زمان؟ سەرەتا سپاس بۆ ئێوەی عەزیز و سپاس بۆ بینەرانتان. هیوادارم ئەم چەند ساتێک کە پێکەوەین بە بەلاش کاتیانمان نەگرتوێ و سوودێک بگەێنین. بە هەر حاڵ زمان وەک زۆر شتی تر لە چوارچێوەی جوغزێکی کولتوریایە. جا کێشەکە لەویایە یعنی هەمیشە بۆ ئەوەی بابەت بریتی نەبێ لە قسەکردنێک لە هەوا، بریتێ لەوەی کە ئەوواکەم ینی ئێمە زۆر زار قسەکەین قسانێک وەک دەنگێک لە فەزایەکی بۆشە ئەڕوات. کاریگەریەک بەجێ ناڵێ. بۆچی کاریگەریەک بەجێ ناڵێ؟ لەبەرەوەی زۆرجار بەرامبەرەکانمان نازانن چیڵین و بینی خۆمان بێ زۆر خۆشمان نازانین چیڵین. من نازەم جارە چەنە کاتم هەیە بۆ ئەوەی تا دەونی تاعاتەکەش بەرامبەرمانە. ئێمە بۆ ئەوی تێبگەین زمان چییە؟ بۆ ئەوی تێبگەین زمان چییە؟ پێویستە بزانین کولتور چییە و بۆ ئەوەی کولتور یان ئەگەر ئاوا پێناسی ئەو ئاوا باسی بکەم هەر یەکێک لە ئێمە لە کرۆمۆسۆمێک دروست بووین، لە کرۆمۆسۆمێک دروست بووین. ئەم کرۆمۆسۆمە چی ئێمەیتیایە؟ ئەم کرۆمۆسۆمە ڕەنگی چاوی ئێمەیتیایە، ڕەنگی قژی ئێمەیتیایە، باڵای ئێمە زانیارەکانی کە پێڵن زانیاری DNA. بە زانیاری DNA چییە؟ بۆ ئەوەی دڵنیام زۆرە لە بینەرانی بەڕێز ئەیزانن، بەڵام هەر بۆ بیرخستنەوە باڵامان چەنە تایەتی مەسەرەن خوانەکە ئەگەر بڕیاروا بێ نەخۆشیەکی مزمن قرس لە ئایندا توش ببین پێمان ئەڵێ مەسەرەن لە تەمەن دیانەمەیتە بەس دیانەی تیان نییە ئێمە زمانمان ئەبێ بەچی DNA تیان نییە، ینی کرۆمۆسۆم تیان نییە ئێمە حەزمان لە چییە؟ لە ئایندا ئێمە شەڕۆڵ و مراخانی لەبەرەکەین یاخود مەسەرەن چاکەت و پانتۆڵ مەسەرەن تیان نییە حەزمانە چ خواردنێکە، تیان نییە چ زمانێکین، تیان نییە چ ئاینێکین، تیان نییە چ مەزهەبێکین، تیان نییە تیانێت تاوەکو دوای. هەموو ئەمانەی کە لە کرۆمۆسۆمان نییە ئەکچێتە چوارچێوەی کولتورەوە. کولتور چییە؟ کولتور لەحزەی بیرکردنەوەیە. ئینسان ئەو لەحزەی دێتە ژیان لە ژیانایە هەوڵ ئەدا بۆ تێپەڕاندنی ژیانی خۆی ڕەوشێکی ئاسانکارانە بگرێتە بەر بۆ ئەوەی وا بکە بیرەکاتەوە. ئەم لەحزەی بیرکردنەوەیە بۆ ئەوەی ژیانی خۆشکە، ژیانی ئاسانکە، ژیانی گەشە پێ بە ئەو کولتورە. کەواتە کولتور لەحزەی بیرکردنەوەیە. مەسەلەن بۆ نمونە لەم گەرمیانەی خۆمان کەسێک شوانە لەو گەرمیانە خەریکی لە وەڕاندنی مەڕووماڵاتەکەیەتی. ئەمە خۆت دەقەونی و دەقە و سەعات و 2 سەعات نییە بەینی تا ئێوەرە بە دیار ئەم مەڕانەوەیە. هاتوون چیان دروست کردووە؟ بیری کردوێتەوە چی بکە بۆ ئەم گەرمایە؟ ئەگەر هەڵام نەکردێ پەسەکی پێڵن، لە بازە شوێن پەسەکی پێڵن، ئەوەی کە وەکو کوڵەباڵەکەی هەورامانی من و تۆ وایە، بەڵام ئەو درێژە و ئەستورترە. لە ژێر ئەم پەسەکە دانیشتووە ینی مبالغەم نەکرد وەکو کۆندیشن وایە ینی فێنک. ئەمە بیرکردنەوەی ئینسانە بۆ ئەو لەحزەی. ئینسان ئەو لەحزەی کە لە شاخەکان دابەزیوەتە خوارەوە پێشتر تەمان ڕای کردووە بە هەفتە بۆی ڕاوێ بکە و بزنێکیوێکی دەستکەوێ و بیخوا، ڕای کردووە بۆی میوە و سەوزاتی دەستکە بەس بیرەکاتەوە تاکەی ڕاکە. مەڕووماڵاتی ماڵی کردووە، چاندنی داهێناوە، هەر کات بیەوێ لەسەر و ئەرزە بەو ئاوە ئەچێنێ ئیتر پێویست بۆ ناکە ڕاکە بە دوایە مەڕووماڵات ماڵی ئەکاتر پێویست بۆ نەکەڕ. ئەمە لەحزەی بیرکردنەوەیە، ئەمە کولتورە. بۆیە کە ئەوترێن نەتەوەیە کولتوری هەیە و نەتەوەیەکی تر کولتوری نییە، گەلێک کولتوری هەیە گەلێکی تر کولتوری نییە. واتە ئەو گەلە ئەو نەتەوە بیرەکاتەوە ئەو گەلە ئەو نەتەوە بیر ناکاتەوە. گەلێک کولتوری نەبێت بێگومان هەیەی ئینسان هەر لە لەحزەی بیرکردنەوە مناڵ لە ساتە وەختەکانی لەدایک بوونیە
ئەوێت تعبیر لە پێداویستێکی خۆی بکە ئازارە هاوارەکە خواردنە داوایەکە بە وشە سەرەتایانەی خۆی گغەیە بڤەیە چییە بەس دوایی کە پێداویستیەکانی زیاترە بێ گەشە بە زمانەکە شێدات بۆ چونکە پێداویستیەکانی زیاتر بووە لە مەرحەلەیەکی سەرەتاییە لە قۆناغێکی سەرەتایە پێداویستەکانی سەرەتاین بۆیە زمانیشی سەرەتاییە بۆیە کە نەتەوەیەک ئەبینی زمانی سەرەتاییە واتە بیرکردنەوەی سەرەتاییە زمان شتێک نییە لە دەرەوەی ئینسان زمان شتێکە لە ناو ئەکتیڤ بوون و چالاک بوونی ئینسانە وەختێک خاوەن و هەڵگرانی زمانێک بیرەکەنەوە بەو زمانە فیزیان وسن بەو زمانە کیمیان وسن بەو زمانە فەلسفە ئەنووسن بەو زمانە هەموو شتێک ئەنووسن بۆ چکە بیرەکەنەوە بەس وەختێک هەڵگرانی زمانێک نەتەوەیەک بیرکردنەوەی نییە بۆیە بە ئەندازەی بیرکردنەوەی خۆی تعبیری هەیە بەوە بگەڕێمەوە بۆ ئەوە ئیجازەم بێ بۆی بابەتەکە بگا کەواتە زمان بەشێکە لە کولتور و کولتور بەشێکە لە بیرکردنەوە زمان دەفرە چەند زۆر جار ئەمە وتووە دەفرە بەو مانایی کە ئەم دەفرە لای من و تۆ ئاوی تێەکەین لای کەسێکی تر شەربەتی تێکە لای کەسێکی تر زێڕی تێکە زمانیش دەفرە بەو ئەندازەیە کە ئینسانەکان بیرەکەنەوە زمان ئەکشێ یعنی تەشبیهەکەم لەوتە تەشبیهەکە جوان نەبێ زمان وەکو مەعیدە وایە بەو پارچە گۆشتەی مەعیدە وایە ئینسانەکە کە تەمان لێرا خراپە ئینسانەکە بەو ئەندازەی ئەخوا پێستی مەعیدەی پلاستیکی مەعیدەی یا گۆشتی مەعیدەی ئەکشێ باشە ئەمە لە مەنتەقەیە زۆرە چونکە زۆر ئەخۆین مەعیدەشمان زۆر ئەکشێ بەڵام بەو ئەندازەی ئینسان بیرەکاتەوە زمانیش لەگەڵ بیرکردنەوەکانیە ئەکشێ ماوەسا زمانمان بە ئەندازەی گەدەمان کشاوە مەمخەر ئەو نمونەیە کە هێنامەوە تەنیا بۆ لێکچواندن بوو ئەتوانم بڵێم ئێمە کەمتر ئێمە بەستم لەم ناوچەیە بە کەمتر ئەچین بەلای شتەکانی کە بیرکردنەوەیە زیاتر ئەچین بەلای ئەو شتانە کە چێژمانەداتێ بۆ چووکە بابەتە غەریزە چێژیەکان بیرکردنەوەی ناوێ یعنی کەسێک بۆ ئەوەی هەست بکا بەوەی کە غەریزەی سێکسی هەیە غەریزەی خواردنەوە بیرکردنەوەی ناوێ جۆرێک لە عکسل عملیش هەیە وشە کوردەکە نایەتەوە یادم ینی پێچەوانەیش هەیە لە نێوان مێشک و مەعیدا ینی بەو ئەندازەی کە مەعیدە زۆر ئیشەکە مێشک کەمتر ئیشەکە و بەو ئەندازەی کە و ئیشەکە ئەمی تریش کەمتریشە بۆیە ئەتوانین بڵێن ئێمە زۆرترین گرنگی و ئیحتیماماتمان گرنگی و بایەخمان بە بابەتە چێژیەکانە کە ئەوانیش غەریزەن لە ئینسانە ناڵین نابێ وا بکە بەڵام کەمتر ئەمە چی خستوەتەوە ئێمە هەمیشە بەکاربەرین غەیری ئێمە هەمیشە بەرهەمهێنەرە ئێمە هەمیشە بەکاربەرین غەیری ئێمە هەمیشە بەرهەمهێنەرە بۆیە ئەوان خەڵکی غەیری ئێمە کە زۆر بیرەکاتەوە زمانەکەشی ئەکشێ ئەنی بۆ نوێسە زمانی ئینگلیزی زمانی ئیسپانی تەنیا لەبەر ئەوە نییە زمانی ئینگلیزی زمانێکە هی گەورەترین دەسەڵاتداری دنیاە بۆتە زمانێکی جیهانی لەبەرەوەی تۆ لەکوێ دەزەبەی بۆ هەر بابەتێک ئەو قسەی لەسەر کردووە باشە بۆتە سەرچاوە بوون ئۆتۆریتی دەسەڵات تەنیا بە فیزیکی نییە کاتێک کە تۆ لە هەموو شتێکدا بەڕێزت مەسەن سۆپەرمارکێتێکت هەیە لە سۆپەرمارکێتەکەتا هەموو شتێکت هەیە بە جۆرە لە جۆرەکان تۆ ئۆتۆریتی خۆت دەسەڵاتی خۆت بەسەر مناسەپێنی هەموو شتێکت هەیە من ناتوانم بڕۆمە دەرەوەیتەوە بۆچی بڕۆم هەموو شتێکت هەیە هەڵگرانی کۆمەڵێک زمان لەوانە زمانی ئینگلیزی هەموو شتێکی هەیە ئەو ئۆتۆریتەکەی لێرەوەی تەنیا لە ڕێی ئابووری تەمان ئەوەش فاکتەرێکی گرنگەوە تەنیا لە ڕووی سیاسیەوەی کە بێگومانش کە فاکتەرێکی گرنگ زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە باست کرد کەمتر بیرمان لاوەی ئەوەیە کە بیر بکەینەوە ئەمە تا چەند زیانی گاندوو بە کولتورمان بە زمانمان وای کردووە کە زمانمان گەورەبوون بەخۆی نەبینێت وە ڕۆژ لە دوای ڕۆژلانەیە پاشەک شەش بکات بەهۆی هاتنی کۆمەڵی وشاخود بۆی کە زمانەکە گۆڕانکاری بەسەر نایێت بێگومان بیر نەکردنەوە بۆ مانایە نییە کە ئێمە هیچ بیر ناکەینەوە باز لە ئەندازەی بیرکردنەوەیە
بۆ مانایە نییە کە ئۆکوتم ینی بیر نەکردنەوە زیان لە هەموو بوارێکەدا. مەسەڵەن بۆ نمونە ئێمە یەکێک لە کێشە گەورەکانمان لەم ناوچەیە بریتە لە دەسەڵاتی سیاسی. دەسەڵاتی سیاسی مەسم لە یەکێتی پارتی نیە، ئەمە بەسم لە خودی سیاستکردنە. ینی ئێمە پێش یەکێتی پارتی نەمانزانێن سیاست بکەین، پێش باسیش نەمانزانێن سیاست بکەین. ئەسڵەن لەم ناوچەیە شتێک نییە بە ناوی سیاستکردن، شتێک نییە بە ناوی دەوڵەتداریکردن. دەوڵەتداریکردن بەڕێزان بریتە لە بیرکردنەوە چۆن ئوموری گشتی بەرین بەڕێوە. هەر کاتێک ئێمە بیرمان لەوە کردەوە کە شتانێک هەن گشتین پەپلیکن پەیوەندی بە هەمومانەوە هەیە، بەوە نییە من تۆ ڕەفسکەم تۆ من ڕەفسکەی، بەڵکو بمانەوێ نەمانەوێت لەسەر ئەو جادەیە من و تۆ ئەو جادی هەردووکمانە. ماڵەکەمان بڵێ من ماڵی خۆم و تۆ ماڵی خۆتە، بەڵام دەرەوەی ماڵەوەمان هی منیشە هی تۆیشە. ئەمە بەوە نابێ من شەڕەشاخکەم لەگەڵ تۆ نابێ ببی یا تۆ شەڕەشاخکە لەگەڵ من نابێ ببم. ئەبێ بگەینە ئالیەتێک، بگەینە سیستمێک کە ئەم سیستمە مافی تۆش پارێزراو کە لەسەر ئەو جادەیەوە مافی منیش پارێزراوکە. ئەمە پێوترێ مەجای گشتی، بواری گشتی. قانونی مرور بەوە داهاتوە. قانونی مرور بە ئەوە داهاتوە بۆ ئەوەی هەمومان لەسەر ئەو جادەیە مافمان هەیە ئەم مافە بپارێزین. ئەمە بیرکردنەوەیە. قانونی مرور چی داهێنەوە؟ بیرکردنەوە داهێنە. زمانیش عینیشتە. وەختێک کە ئێمە من اختصاصم بیرکاریە، بۆکو کوردێک بیرەکەمەوە لە زانستی بیرکاری، دەرئەنجام ئەتوانم قاموسێکی زمانەوانی بۆ زانستی بیرکاریش بێنمە ناوە. مەسەڵەن بۆ نمونە ئێمە نمونەی لەشی ساغ بێتە من درێژ بێ مامۆستا جەمال عەبدوڵمان هەیە. مامۆستا جەمال عەبدوڵ اختصاصی کیمیایە، بەر لەوەی سەرقاڵیکەن بەم بە حساب سیاسەت و شتانەوە اختصاصی کیمیایە. ئەم پیاوە لە لایەکی تریشەوە گرنگی و بایەخی هەیە بە زمانی کوردی. بیرکردنەوەی هەیە لە بواری زانستی کیمیا. مادام بیرکردنەوەی لە زانستی کیمیا و ئەحمۆتەمیشە بە زمانەکە قاموسێکی هەیە بۆ زاراوەکانی زانستی کیمیا بە زمانی کوردی. یەکێک لەو بوارانەی کە ئێجگار مەسەرەن سەختە وا خەڵک واڵێن خەڵکم بیستۆ کە کورد ناتوانێت فەلسەفەی هەبێ. ئێمە کۆمەڵێک نووسەرمان هەیە مەسەرەن توانیویانە بە زمانی شیرینی کوردی فەلسەفە دەربڕن و فەلسەفە بنووسن. ئەم بوارانەش هەمووی بە هەمان ئەو شێوەیە. ینی بەو ئەندازەی کە تۆ لە بوارەکە بیرەکەیتەوە زمان نیەتە ژێربار. بزە بە دۆکو چی وایە؟ نەرمایەتی هەیە زمان. بەڵێ بزە بە دۆکو خەیاتێکی کارەمە وایە. تۆ پارچەی قماشە دەیتە خەیاتێکی کارەمە و داهێنەر ئەیشەیتە خەیاتێکی تری نەزان. خەیاتە نەزانەکە سەقەتیەکە، بەڵام خەیاتە کارەمەکە جوانترین جلوبەرکی لە دروستەکە. زمانیش بە هەمان شێوە ئەو پارچە قماشەوەیە، ئەو کەرەسە وایە، ئەو دەفرەوایە کە ئەیدەیتە دەست کەسێکی کارامە داهێنانی تیاکە و زمانەکە ئەکشێنە بەرەو پێشەوەیەوە. مەشەوە ساڵ هۆن ئەو ترێ زمان هۆکاری دروستکردنی پەیوەندیە لەنێوان تاکانی کۆمەڵگایە. بەهۆی ئەو پەیوەندیەی کە مرۆڤەکان لە ڕێگەی زمانەوە دروستی ئەکەن، ئەکرێت کاریگەری لەسەر کللتور دروست بکە. سەرێکی جوانە. جارە بەر لە هەموو شتێ ئەمە ئەمانگەڕێتەوە بۆ پێناسەیە کە کۆمەڵگە چییە؟ ئایا کۆمەڵگە کۆبوونەوەی کۆمەڵە خەڵکە لە شوێنێکی دیاریکراوە؟ نا، ئەمە ڕۆماڵاتیش لە شوێنێکی دیاریکراوە جەمە بن و ئەلەوەڕن. باشە جیاوازی نێوان ئەوەی کە پێڵن کۆمەڵگەی مرۆڤ لەگەڵ جەمبوون و کۆبوونەوەی گیاندارێکی تر کە مرۆڤ نییە بریتە لەوەی کە من مامۆستام، تۆ دکتۆری، جەنابەت مهندسی، ڕۆژانە من مناڵەکانی ئێوە پەروەردەکەم، تۆ مناڵەکانی من عیلاجەکەی، من عیلاجەکەی تۆ نەخشەی شارسازی و ئەندازیاری بۆ من ئەسازێنی. واتە ئێمە پێکەوە ئەوەی کە لە کڕمانجی ژوورا پێوترێت جڤات، ئێمەک هاریکارین پێکەوە کارەکانی یەکتری ڕۆژانە ئەەکەین. ئەمە کۆمەڵگە دروستەکە، ئەمە کۆمەڵگەیە. یعنی ئێمە بەو ئەندازەی کۆنتاکتمان هەیە، پەیوەندیمان هەیە، لە پەیوەندیان لەگەڵ یەکتریا بەو ئەندازە کۆمەڵگەین، بەو ئەندازە دابڕاوین لە یەکتری، بەو ئەندازە کۆمەڵگە نین. باش یەکێک لە وەسیلەکان و هۆکارەکانی ئەم پەیوەندیە بریتە لە زمان. زمانی قسەکردن بێ، زارەکی بێ، زمانی نووسین بێ، زمانی جەستە بێ، هەموو ئەو جۆرانەی زمان جۆرەکن لە پەیوەندی. ئەم
ڕاقی نەبوونی هۆکاری پەیوەندیە چۆن تۆ مەسەلەن کەچی بۆ ئەتێچی بۆ هەولێر هەوڵە دەی لەگەڵ سیارەیەکا بڕۆی تۆکمە بێت تازە بێ ئاخر مۆدل بێ بۆ ئەوەی بە سەلامەت بتگەێنێتە ئەوێ بە هەمان شێوە ملەتێک کە ئەوێ نەتەوەیەک کە ئەوێ نەک میلەت نەتەوەیەک کە ئەوێ گەلێک کە ئەوێ پەیوەندیەکی دروست لە نێوانیانە هەبێ ئەبێ زمانێکی دروست لە نێوانیانە هەبێ ئەم زمانە دروستە چییە؟ تۆ ئێستا سەیری فەیسبووکە زۆرێک لەو بەڕێزانەی کە لە فەیسبووکە نووسێ جارە ڕێنووسەکەی تەواو نییە ینی خۆ زمان چییە نووسین نییە؟ ڕێنووس بەشێک نییە لەوە ڕێنووسەکەی تەواو نییە خاڵبەندیەکەی تەواو نییە هەر ئەسڵەن ئەو هینەی کە دایناوە ئەو یارمەتیم بن چی پێڵن ئەو چیبۆردەی کە دایناوە کوردی نییە باشە بە تەماشە لێی تێبگەی ئەخۆ من چۆن لێ تێبگەم وەسیلەی کۆنتاکت و پەیوەندی نێوان من و تۆ ئەو ڕەمزانەیە ئەم ڕەمزانە چەندە دروست بەکارەهێنی بەو ئەندازەی من لێ تێگەم بەو ئەندازەیەش کە لێت تێگەیشتم ئیشی من و تۆ ئەڕوا ماشیە بە ئیشەکەمان بەس بەو ئەندازەی کە تۆ ناتوانی دێڕەکانت دروست بنووسی کە بێگومانەوە تعبیر لە شخصەتی تۆکە ناتوانانی دروست بنووسی بەو ئەندازەی بینی من و تۆ تێگەچێ ینی پەیوەندەکە دروست نابێ ینی هەڵە قبول ناکە لە سروش تا قوانین هەیە هەڵە قبول ناکە پلاکێک بە هەڵە بیکە بە سویچەکە کارەبا ناگەێنێ وەری ناگرێ زمانیش بە هەمان شێوەیە تۆ نەتوانی لە ئاستێکی ڕاقی خۆیان بەکاری بێنی ئەوە بێ لەوە ئێمە دنیا گەڵەمانێ ئێوە بەسەر ئەم چەند جیلەی دوای کە بێگومان ئیجابیاتیان زۆرە من لەو ناو خەڵکانە نیم لۆمە ئەم جیلە بکەم قەناعەتەوە ئەم جیلە تازانە کۆمەڵەشتی زۆر ئەزانن کە ئێمە نایزانین باوەڕتان بەجارێ ئێمە لە حەسوودیە لۆمە ئێوانەکەین چکەوان زۆر شتزانێ ئێمە نایزانین بەڵام یەکێک لەو ڕەخنەی برانەی کە هەمە لەیان بریتە لەو نووسینەی کە پێڵەن لاتینی تەمەنە لاتینی نییە ینی نووسینێک هەیە بە حروفی عەرەبیە کە لە ئەسڵا هیچ شوێنێکی تر عەرەبیش نییە حروفێکی تر هەیە کە لاتینیە بەس گەنجی ئێمە تەنانەت گەنجی ئێمە پرۆفیسۆرە لە جامیعەیە ینی هاتووە بە کۆمەڵێک پیت کە ئینگلیزیە بەکاری هێنێ بۆ کوردیەکە بە حساب لاتینیان تۆ ئارزومەندی تۆ کەس ناتوانێت ڕخنەوە لێ بگڕۆ بڕۆ بە لاتینی بنووسە کەسیش ناتوانێت بڵێ بۆچی بە لاتینی نووسی بەڵام لاتینی بنووسە بەڵە لاتینی ڕاستەکە کە کۆمەڵک جیاوازی هەیە لەگەڵ ئینگلیزیەکە بڕۆ بە حروفی عەرەبی بنووسە باشە بەس گرنگ ئەوەیە ئیلتیزام کە بەو پێوەرانەوە ئیلتیزام کە بەم پێوەرانەوە کە ئێستا جەنابەت پێشکەشکاری بەرنمەیەکی خصوصێتی بەرنامەکە دوایە قاتل لەبەرکردەوە بوون بەختەوەکردەوە کە دەست خۆش بێکارێکی زۆر باشەکەی ئەگونجێ بۆ ئەم بەرنمەیە جەنابەت مەسەلەن بە چاکەت و بیجامەوە بێ بێگومان ناگونجێ چکە بەشێکە لە وەسیلەی گەیاندنی پەیامەکەت تۆ ئەتەوێت پەیامەکەت بگەێنی بە بەرامبەرەکەت ئەو کۆنتاکت و پەیوەندی کە جەنابەت باست کرد لە ڕێی زمانەوە کەواتە ئەبێ زمانەکە دقیق بگات نەخۆشێک جەناب دەگەر دکتۆر بی نەخۆشێک کە ئەتەوێت چارەسەر وەرگێ زۆر تکاڕجای لەکەی دقیق دەرمانەکە وەرگێ بۆ ئەوی چارەسەرەکە بگات هەر خواردنی دەرمانەکە مەرج نییە بەکارهێنانی زمان بۆ ئەوەی ئامانجەکەی خۆی بپێکێ کە بریتە لە حاصلکردنی ئەو پەیوەندیە ئەبێ زمان لە ئاستێکی ڕاقی خۆیان بەکار بێت ئەوژە بێ فێری بی زمان لە خۆەوە نایە دەستکی دایکتەوە نایێنی فێریە بی وەکو چۆن ئەبێ فێری ئینگلیزی بێ بێ ئەو فێری کوردی بی ئێمە وەرگێڕمان زۆرە ئینگلیزی زانێکی باشە عەرەبی زانێکی باشە فارزانێکی باش بەس کوردی زان نییە کوردیدان ینی کە تەرجەمەکە کارێکی خراپەکە باش نایکامە بەستم زمانەکەی تری باشە بەڵام زمانەکەی خۆی هەڵەیە من زۆرم بۆ خەریکە وەختی ئەوە ناومە بۆ قسەکەیارەگەری جازم بێ پرسیار بکەین ماوەساوتت ڕاقیبوونی زمان مەفهومی قسەکەت ئاوا بۆ ڕاقیبوونی زمان ئیتر ئەوە دروستەکە کە ئێمە کللتورەکەمان بەرەو پێش بشێ بەڵام ئێمە یەکێک لەو کێشانی کە هەمانە لە زانستە جیاوازەکانە بۆ نمونە لە بابەتە پزیشکیەکانە بابەتە یاساییەکانە یاخود هەر بابەتێکی تر کاتێک کە ئەمانەی ئەم زانستە وەرگێڕین بۆ کوردی ئستەواژەی دقیقمان دەست ناکەوێت من خەریک بووم ڕێک باسی ئەومە کرد یعنی چی دەستەواژەی لەکوێ دەسەکەوێ
مثلا بۆ ئەم قسەی جەناب من بە جۆرێکی تر بکەم من خوێندکارەکانم ئەوانەی زانکۆ چکە من هەم لە ئامادەی دەرزەڵێم هەم لە زانکۆ دەرزەڵێمەوە کە ئەرکی راپۆرتێکیانەیە ئەڵێ مامۆستا سەرچاومە دەست دەکەم نەکوێ دەسەناکێ لە گەڕێکی خۆتان ئەبێ بڕێ لە شوێنە بۆی بگەڕێی ئەبێ بڕێ لە کتێبخانە بۆی بگەڕێی ئەزانی چۆنە بۆ نمونە ئەوانەی ئێمە کە بیریان کردوتەوە لە زمانە شاعیرەکانمانن ینی ئێمە فەیلسوفمان نییە بیری کردبێتەوە و تێکستی فەلسەفی ئینتاج کردبێ ئێمە ئەگەرچی محاولاتمان هەیە لەم ئەخیرەوە ئێمە ینی لە بواری بەرهەمی نووسینە کە ڕەسەن و خۆماڵی بێ ئێمە شعرمانێ نەک ئێمە ئەم ناوچەیە تقریبن وای نامێ حکمی گشتی بەم بەس ئەم ناوچەیە گەر بڵێ چیت هەیە ئێستا بڵێ بە یابان چیت هەیە زانی چی هەیە بڵێ بە ئەمریکا چیت هەیە زانی بەس ئەمە ناوچەیە بە ئەم شعری هەیە باشە شعر بزواندنی خەیاڵ هەست شعوری شاعرێکە بیرۆکەیەک لە مێشتیا هەیە ئێوێ بیهێنێتە ژێربار بە چی دەری بڕێ بە کۆمەڵێک وشە دەری بڕێ بۆیە شاعرەکانی ئێمە لە ڕووی فەرهەنگیەوە نەک دەوڵەمەندترینن زۆر جار ئێمە بۆ تەئسیلی لە عەرەبیە پێوترێت تەئسیل بۆ تەئسیلی وشەیەک ئەگەڕێنەوە بۆ چی بۆ شعری شاعرێک بزانین ئەو وشەیە مانە بنەڕەتیەکەی چییە ئێمە چونکە شاعرمان هەیە ئەتە خەڵکێکمان هەیە وەکو شاعر بیرەکاتەوە بۆیە کۆمەڵی وشەی دەوڵەمەندی داوینەتێ ئەگەر کەسێکمان هەبێت لە بواری زانستی پزیشکیە لە بواری زانستی ئەندازیاریە بیر بکاتەوە بیر بکاتەوە هەم خەمی زمانەکەی بێ و هەم خەمی زانستەکەی بێ بێگومان ئەو شانە ئینتاجەکە کە بە ڕێزت خەمی خۆیت و ئەڵێ نییە وەک نمونەی مامۆستا جەمال عەبدولم بۆ هێنایتەوە باشە ئەمە گرنگە بەس ئێمە کێشەکەمان لە چییە ئازیزان ئێمە لە قوتابخانەکانمانە لە زانکۆکانمانە فیزیا خوێنین کیمیا خوێنین کۆمپیوتەرە خوێنین ئەمە بەم مانایانی ئێمە زانست دەخوێنین بۆ ئاگاداریتان ئێمە زانستمان وەک زانست وەرنەگرتووە ئێمە زانستمان وەک تەکنیک وەرگرتووە ئێمە مەسەڵەن لەناو کۆی زانستە فیزیایە کیمیایە پارادایمێکەیە بەمانە کۆمەڵێک پرسیاری گردردونی هەیە کە فیزیایی دروست کردووە کۆمەڵێک پرسیاری وجودی هەیە کە کیمیایی هێناوەتە ئاراوە کە کۆمەڵناسی هێناوەتە کە یاسایی هێناوەتە ئاراوە بۆ ئەوی باس لەوانەیە زۆر مەفهوم نەبێ فیزیا و کیمیا کە بەڵام با نمونەیەکی تر بێنمەوە بۆ نمونە دەستور و یاسا ئێستا لە ناو زانکۆکان ئێمە ناخوێنرێ کۆلێژی یاسا نایخوێنێ زانستە سیاسیەکان نایخوێنن زادەی کۆمەڵگەیەکە کێشە و بەریەککەوتنی خوێناوی لە نێوانیان هەبووە دوای هەزاران ساڵ گەیشتوونەتە ئەوەی کە ئەبێ ئیتر لەمە زیاتر خوێن نەڕێژدە ئەبێ پێکەوە چی بکەن پێکەوە هەڵکەن چی ئینتاج بووە لێرە دەستور ئینتاج بووە یاسا ئینتاج بووە هاتەتە بەرهەم ئێمە نامەحخولێتەکە لەوایە دەستور و یاسامان هەیە دەستور و یاسا ئەخوێنین بەس هەمیشە کێشەکانمان بەچی چارەسەرەکەین بە سڵحی عەشایری چارەسەرەکەین بە یاسا چارەسەری ناکەین ئەوە نەک ئێمە کاڵێن یاسا باڵا دەست نییە منەچمە بواری یاسا و مەختصاصم یاسا نییە لە ڕاستیدا تەنیا خەتای دەسەڵات نییە کە یاسا باڵا دەست نییە من و تۆش هەمیشە ئەوەنە بیر لەوە ئەەکەینەوە لە ڕێی عەلاقاتی شەخسی و عەشایریەوە کێشەکانمان یەکلاکەینەوە ئەوەنە بەدوای ئەوە ناچین کە لە ڕێی یاساوە چارەسەریکەین بۆیە ئەو کە بیرەکاتەوە لە یاسا بیرەوە کاتە ئەم کێشە کۆمەڵایەتیانە لە ڕێی یاسا و دەستورەوە و موسەسەتەکانەوە چارەسەرکە دەرەنجامی بیرکردنەوەکەی چی دروزە بێ ئەم دەستگا جیاجیانەی دەوڵەتداری دروستە بێ یاسا دروزە بێت دەستور دروزە بەس کە ئێمە بیر ناکەینەوە لە چارەسەری ئەم کێشانە بەو جۆرە عەقڵانیە سێرەکەی وشە قانونیەکانت بۆ دروست دابن بۆیە ئەمڕۆ ئێمە ناچارین زەخت لە چی بکەین کە گەڕێیتەوە بۆ خوێندنی دەستور و یاسا یا بێ بگەڕێتەوە بۆ سەرچاوە فەڕەنسیەکان یا بێ بگەڕێتەوە بۆ غێریەوە زۆر باشە کان دوتۆر ڕێگاکانی پاراستنی زمان چییە یا شازی کە پرسیارەکەم کەم دەکرێت بە پاراستنی زمانەکەمان کولتورەکەشمان بپارێزین بێگومان پاراستن ئەو شەیە کە منەمێت جەنابەت بپارێزم چونکە ئێمە لە ناو چوارچێوەیەکی ئەمنی سەربازیە ژیان هەمیشە پاراستنی جەنابەت ئەوەیە کە بت بە ژێر زەمینە بتشارمەوە بتپارێزم لە گولەیەکی وێڵ بەرێ بکەوێ پاراستنی زمان ئەمە نییە پاراستنی زمان چەند ڕێچکەیەکی سەرەکیە یەکێک لەوانە بریتە لەوەی کە ئەوەی هەیە بیخوێنینەوە
بیخوێنینەوە بۆ مانایی تۆ مەولەویت هەیە بێسارانیت هەیە مەحویت هەیە ئەم شاعرانەت هەیە ئەمانە تەنیا وەکو کتێبی بەرگ جوان جوان چاپ ناکرێن ئەمانە تەنیا لە فەیسبوکەکانمانە ڕسم و سێڵڤیان لەگەڵا ناگرین ئاخ مەحوی باشە ئەمانە تەنیا وەکو ئیدعا قسەی لەسەر ناکەین کە ئەمانە من ئەمڕۆ مەحویم خوێندەوە نە خوێندنەوە ینی ڕانان ینی ئەها جەنابەت وەکو کەسێک کە لە 2022 ئەژیت مەولەوێکی خوێنیتەوە کە لە 1950 ژیاوە باشە بەریەککەوتنت لەگەڵ دید و بۆچوونەکانی بۆ دروسە بێ ئەمە پاراستنە ئەم خوێندنەوەی پاراستنە بەڵێ ئەفلاتۆن 450 پێشزین ژیاوە نووسینەکانی هی ئەو کاتەیە بۆچی تاسە زیندووە بۆ چۆن پارێزراوە لە بەرەوەی تاسە ئەخوێنرێتەوە لە زانکۆکان ئەخوێنرێتەوە ڕەخنەی لێ ئەگیرێ کونوکەلەبەرەکانی دەرەکەوێ خاڵە ئیجابیەکانی کاری لەسەرەکرێ ئەمە خوێندنەوەیە ئەمە خوێندنەوەیە من ئەم قسەیە لە قسەی ئەتادی خۆمانە ڕۆژانە بەکارێن ئەڵێ بۆ نامخوێنیتەوە ینی بۆ بەسەرم ناکەیتەوە ئەبێ ئێمە ئەوەی کە لە کۆنا هەیە بەسەری کەینەوە بەسەری کەین و نەپشین بۆ سەر قەبرەکەی مەولەوی ڕسمی لەگەڵا بگرین ئەو فەسەرکردنەوە نییە ئێمە ئیشمان بە مەولەوی جەستە نییە ئێمە ئیشمان بە مەولەوی تێکستە وەک بەرهەمەکانی چۆن تۆ ڕێزی لێگری ئەی خوێنیتەوە چۆن ئەی خوێنیتەوە لایەنە ئیجابی و لایەنە سلبیەکانی دەرەخی ئەمە یەکی چار دووهەمیان بریتیە لەسەر ئەوەی کە ئەو بیرکردنەوە پێشینە هەیە و تۆ ئێستا لەگەڵ دەرهاویشتەی نوێیە تەعاملت هەیە بیرکردنەوەی نوێ دێ فەرقی بینی ئینسان و کۆمپیوتەر چییە؟ کۆمپیوتەر لێرەوە ئینپوتیەکەی لەو سەرەوە ئاوتپوتیەکەی شتەکە وەکو خۆی دەتە دەرەوە بەڵام مرۆڤ نا بابەتێک چ لەوەی کە کۆن بیرکردنەوە هەیە چه ئێستا شتی تازە هەیە تۆ ئینپوتیەکەی لێرە عملیەی تەحلیل دەست پێەکە بە شتێکی تازەوە دەیتە دەرەوە ئەم شتە تازە جارێکی تر پێویستی بە زمان هەیە پێویستی بەکەرە تۆ بۆچی دەریێ بڕی جارێکی تر چ قسە بکەی پێویستیت بە زمان هەیە چ ئەوە ناوی چییە چ کتێب بنووسی هەر پێویستی چنووسی بە پێویستیت بە زمان هەیە زمان ئەبێ فشاری بۆ بێنی ئەم فشارە بەڵێ ئەم فشارە عاتفیە وەک شاعرێک یا فکریە وەک زانە و فێلسوفێک گەنجێک ناتوانێت دوو دێڕە بۆ ڕیسکە عاشقە بێ مەسجێ یا نامێ بە دڵدارەکەی نووسێ شتی وا ئەنووسێ ئەبد بە خەیاڵی خۆی و ئەمەشان نەهاتووە چی پاڵنەری بوو ئەو سۆزەی کە کوڵەدا فشاری بۆ هاتووە لەکوێ ئەڕژێ لەکوێ ئەڕژێ لەسەر وەرەقەکە ئەڕژێ ئایا ئێمە ئەم فشارەمان بۆ دێ ئێمە من زۆر جارە بینم لە کەناڵەکانە لەو بەرنامانەی کە پێی ئەڵێن بەرنامەی عیرفانی و پێڵێن بەرنامەی باسی عشقەکرێ ئەمە جۆرێکە لە ئیغراکردن عاشقی گەورە ئەوەیە بتوانێت داهێنانیە بێ یەکێک لە داهێنانەکان چییە؟ ئێمە بە چی ئازاین مەولانای ڕۆمی عاشقە لەبەرەوەی 66,000 بیت و ئەوەنە شعری نووسیوە ئەکوڵێ تعبیری ئەکوڵێ مەجازە بۆچی بۆی ناخی جۆش ئەدا بە چی دەری بڕێ بەوە دەرێ بڕێ بە شارەکانی دەرێ بڕێ بەڵام ئایا ئێمە لەناو کۆمەڵگەی خۆمان و ئەم منتیقا چەند ئینسانی جۆش خواردوومان هەیە چەند ئینسانی کوڵاومان هەیە کوڵاو بەمانە ئەها پەنجی خواردۆتەوە لە بیرکردنەوە پەنجی خواردۆتەوە لە ئیحساس دەربڕین کە ئەمەد نەبوو عەرە بەڵێ فاقد شەیئین لا یعطی تۆ ئینسانێکت نییە بیر بکاتەوە چاوەڕێی چی لە زمان لی هەوڵە داگامان لێ باسمان لەوەی بیرەکەینەوە بە زۆر جار بیرەکەین نیۆڕۆ چیمان هەیە بیخۆین پرسیارێکم بۆی پرسیارێکتر بکەم دوایی بوونی شێوەزاری جیاواز نیشانەی بوونی کللتوری جیاوازە؟ بێگومان تاوان کولتور لە شێوازار فراوانترە چونکە ئێستا جەنابێت پێشکەشکارێکی باشە 5 ساڵ پێشکەشکارە بی 10 ساڵ پێشکەشکارە بی تۆ لە پێشکەشکاریە ئەزمون تەقدیمەکەی
ئەزمون تەقدیمەکەی لە جلوبەرگتەوە لە چۆنەتی سیاغەکردنی پرسیارەکانتەوە لە ئەتەکێتی کردنی پرسیارەکانەوە کە بیری لەکەیتەوە ئەزمون تەقدیمەکەی ئەمە ئەزمونە ئینتاجی بیرکردنەوەتە ئەم بیرکردنەوەیە کولتوری تۆیە باش بوونی زمانی ستاندەرد چی لە کللتورەکە؟ ئێمە غەڵەت تێگەیشتوین لە زمانی ستاندارد ینی زمانی ستاندارد وەک ئەوە وابێ کە سەربڕینی شێوەزارەکانە نەخێر زمانی ستاندارد بریتێلەوەی تۆ دەرەوەی خۆت دەرەوەی نەتەوەی خۆت بە چ زمانێکە دوێنی ئەنی لە ڕێ ئاستی فەرمیە لە ئاستی فەرمیە خەڵکی نە شاعیرەکانمان کۆ ببنەوە ئەوانەی کە بە کرمانجی ژوور و ناوە ڕاست و خوار و ئەنووسن زەحمەنە بێ بەعزە شعرمان بۆ بنووسن بۆ کۆمەڵگەی ئەمریکی شتی ئەمە ناکرێ نه بەڵام تۆ لە ئاستی سیاسیە تۆ لە ئاستی یاساییە تۆ لە ئاستی فەرمیە ئاوا بڵێم گشتی ترە لە ئاستی فەرمیە دەرەوەی خۆت ئەوێ بە یەک شێوەزار بدوێنی ئەوێ بە یەک شێوەزار بێت لە ئاستی ئەدەبیاتە ناڵێم لە ئاستی فەرمی یاسایی قانونی دەوڵەتیە لەم ئاستا زمانی ستاندارد پێویستە ئەگەنە زمان شێوەزار هۆکارە بۆ دەوڵەمەندکردنی مەسەلەن بۆ نمونە لە سلێمانی ئاسا وشەی یانە بەکاریە یانەی وەرزشی فڵان یانە هەورامیە باشە زۆر ئافرم ئەو کەسەی کە ئەمەی داهێناوە لە کرمانجی ناوەڕاستە ئەگەڕێ وشەیەکی دەستکەوێ بۆی لە نادی خواردنەوە جیای کاتەوە لە نادی ڕاضی باشە چکە عربەکان بۆ هەردووکێرەوە بەکارهێنێ بەڵام یانەی هێناوە لە باتی بۆ وەرزشەکە بەکاری هێنێ ئەمە چۆن ئێمە ئەتوانین ئیسفادە لە شێوەزاری جیاجیا بکەین بەداخەوە ئەمڕۆ سیاست شێوەزارەکانی لە یەکتری دابڕیوە زۆر باشە ئەبێ پێکەوە گفتوگۆمانەوێ نەک من دانیشم بە دیار کەناڵەکەی جەنابتانەوە هەواڵە کرمانجیەکان لی تێنەکەم لایبە ئەوە هەڵەیە زۆر باشە کاک دکتۆر لەوانێ ئەم پرسیارەش کەم زۆر لە سیاقی بەرنامەکەمان نەوێ بەڵام پرسیاری زۆر خەڵکە ینی زۆر باسەکرێت وەکو شارەزایەک لە زمان پرسیاری خۆت وەگەر پرسیاری خۆت بێ ئایبە زۆر جار لە شێوەزارەکانە بۆ نمونە هەمیشە بەردەوام باسەکرێت دنیام خۆش ئەمە ڕوبەڕوو بووەتەوە لە شێوەزاری هەورامیا دوو هەورامی پێکەوە کە قسەکەن ئیدی حساب بۆ کەسی دووسنتە کەمتر سەرفەکە ئەمە چۆن نییە بۆچی بۆ نمونە لەم شێوەزارەیە ئەمە هەیە ئایا ئەمە پەیوەندی بە کولتوریانەوە هەیە کاتێک کە هەردووکیان هەورامین کەسێک کە سۆرانیە نایکەنەوە بە سۆرانی ئەو پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە حاڵەتە دەرونیەکەوە هەیە نەتەعەسسوبە ئەو من و جەنابەت هەورامین بە چووکە لە شوێنێکی فەرمیا قسەکەین بە کرمانجی ناوە ڕاست قسەکەین ینی نەجەنابەت بیر لەوەکەیتەوە بە هەورامی پرسیار دەمکردن من بیر لەوەکەمە بە هەورامی ینی چکە لە ئاستە فەرمیەکە ئەوە خوازێ بەڵام کە چوینە دەرەوە عادەتمان وایە حاڵەتی نەفسیمان وایە ینی هەستەکەین ئێستا ئێمە لە شوێنە فەرمیەکان نین کە پێویست بەوە ناکە کە من و تۆ بەو شێوە فەرمیە قسە بکەین ینی تۆ بۆ نمونە باوکت دێ بۆ قوتابخانە گریمانانی خوێندکارێک باوکی دێ بۆ قوتابخانە بۆی متابعی بکە لە حضوری مامۆساکانە کە قسەکە لەگەڵ باوکیە بە کۆمەڵک کەلیماتی وشەی ڕسمی فەرمی قسەکە یا باوکەکەی بە فەرمی قسەی لەگەڵاکە بەڵام هەرو کوڕ و باوکە لە ماڵەوە ئازاد قسەکەن ینی بیر لەوە ناکەنەوە وشەکان بەو فەرمی فەرهەنگیە بەکاربێنن ئەمە دیوێکی بەڵام دیوێکی تری هەیە لەوانەیە هەندێک کەس مبالەغەی تیا بکە من و جەنابەت دوو هەورامین بەیەکەوە سێ هاوڕێیتری کرمانجی ناوەڕاستمان لەگەڵایە یەکسەر من و تۆ یەکەین بە هەورامی ئەوان لە ڕووی ئەخلاقی من بە نەگونجاوی ئەزانم چکە احتیمالی ئەو گومانیەوە بەرێک ئێمە غیبەتیەوەکەین باسیەوەکەین بۆیە لەوێ بێ مڕعاتیەوە بکرێ ینی حاڵەتی نەفسی کەسەکەی تر کە لەگەڵ تایە ئەخلاق چییە ئەخلاق بریتێلەوە کە مڕعاتیەوەی بەرامبەرەکەتەکەی لەگەڵ ئەوانم کە ئەوە زۆر طبیعیە ئەوە عادەتە وەسڵەن حاڵەتێکی ڕۆحیە من لەگەڵ تۆ کە قسەکەم یەکسەر ئەبێ بچمەوە سەر هەورامێکە خۆم بەڵام ئەویان لایەن ئەخلاقیەکەەوە ئاخوازەیە کە من ئەبێ مڕعاتیەوە بکە زۆر باشە زۆر سپاس دەکەین دکتۆر بۆی بەڕێز دکتۆرا لە زمانی زۆر زۆر بەخێر بێت سپاس